یەکەم جیاوازی تەمەنتان زۆرە 18 ساڵ تۆ لەو گەورەتری برا بە ڕێزەکەم ینی تۆ تەمەنی 18 ساڵ بوو لە دایک نەبووە تازە لە دایک بووە سایکۆلۆجێتی ژن و پیا خۆی ئەسڵەنە جیاوازن اینجا 18 ساڵیشی شێتە سەر کێشەکە چییە کە تۆ تااقەتن نیاڵی وەکو هەرزەکاری یاوەکو گەنجێک ینی تۆ ئێستا من کە حسابم بۆ کردووی جەناب 43 بۆ لە 45 ناوە ئەڕۆی ینی 18 ساڵ و 26 ساڵە لێرەیە تەمەنەکە هۆکارێک بوو دووەم تۆ ئەگەر تەمەنتان نزیک بووە لەیەکەوە وەکو حەزت بە مۆڵ بوو حەزت دەکرد لەگەڵ یاچیتە دەرە بەچکە تۆ تەمەنەکە و گەورەتر بووە یان هەندێک جاریش لەوانەیە ئەم هەندێک شتی این کردووە لە ئینەکەمکە هەڵە هەندێک جار کە چوومەتە دەرەوانێ هەندێک ناسیا و ڕەفیقی جامیعەم پێیان توانەوە باوکتە ینی سەر سپی بووە و خۆگەنجیشی لەوانەیە 43 ساڵ و 45 ساڵ و 50 ساڵ بەس بە دیوی دەرەوەەوە هەستەکە لەوانەیە 6 ساڵ بی ئەمانە کە ڕویامێکە دووەم قوربانگیان تۆوە هەستەکەی ئافرەت تەنیا پێویستی بە مادە هەیە ئەوەی چەکە لە هەڵەکانی جەنابێ لەبەرەوە تۆڵی سیارە و بۆ کڕیوە خان و لەسەر تاپۆ کردووە پارە و لە بەردەسادا ناودا بەڵام ئەم ئافرەتە لە مناڵیەوانێ لە خێزانەکە یا خۆی لە خۆشەویستی بێ بەش بۆ بە قوربان باوکی ئاوا بووە خیانەتی لە خێزان ئەکید باوکی خیانەت لە هاوسەرەکەی بکە خۆشەویستی نایە بە مەڵێ وەکو دۆزەخ وا بوو ویستومە ڕاکەم لەوێ جارمەتیم بە هاتووە بۆ لای تۆش هەفتەیە لەم شار بووی هەفتەیە لە وڵات بووی هەفتەیە لە وڵات بووی یعنی فراغێک ینی من کە دوای حسابم کرد و سەفەرانی کە باسان کردەوە بۆی باس کردوم یعنی لە مانگێکە 3 ڕۆژ 4 ڕۆژ زۆر 5 ڕۆژ با بڵێن هەفتەیە لە ماڵ بووی یعنی تۆ لە مانگێکە یەک لەسەر چواری لە ماڵەوە بووی ئەویش خەریکی ئیش و کەسابەت بووی ئەم ئافرەتە فراغی بۆ دروست بە بۆشایی بۆ دروست بە ئێمە زۆربەی و توێژینەوانی کراوە یەکێک لە هۆکارەکان کە ئافرەت بەرەولادان نەڕوا فراغێکی نەفسی هەبێ بۆشایی یەک دروست ببێ ئەیتر ئافرەتیش لە هەندێک لایەنەوەمانە زەعیفە ئەیەوێ پڕی کاتەوە چێش بۆی پڕکاتەوە فەرموویە سا و کوڕەپورەی خۆ فراغی بۆ پڕکرۆ ئەوی خۆی کێشەی هەبوو لەگەڵ ژنەکە تاوانە ئەوە ئەمە یەک جیاوازی تەمەنەکەتان بە قوربان جیاوازیەوە ئاسی ڕۆشنبیریتان تۆ جەنابە باسی ئەو نەکرد نازانم باسکریان نە بەڵام من لێرە لە نامەکانتانە لە قسەکان کە لەگەڵ چاپێکەوت پێشتر لەگەڵتانەوە کرد ینی جەناب ئەوزان هەتا متەوەسەش تەواو نەکردووە دوی متەوەسە ئەوە نەبووی ئەم زانکۆیە ینی بیرکردنەوەشتان جیاوازە بە قوربان ڕاستە تۆ دەوڵەمەند بووی گەورەترین غەڵەتی کە کردوتە تۆ بەس مەزهەرەکەی جوانەکەی و بزیاتر بووە هەر پرسی لە کەسوکاریشی نەکردووە تۆ نەشزانیوە دوای ئەوەی کە هاوسەرگیری کردووە اینجا باوکی وایە و خێزانەکەی وایە تۆ لە چەند هاوڕێک و خۆشە باسە کرد لە چەند هاوڕێیەکی لەگەڵ یا پرسیارە کردووە لە زانکۆ کچێکی چۆنە کاکە هاوڕێکەکەی لەوانی بەس لە سانکۆسانی بێتی بەس تۆ گەر پێشتر بچووی تایە خێزانەکەی و ئەم شتانە من دڵنیا بووم زیاتر بیرە دەکردەوانێ کەواتە ئێستا ئەمانە هۆکار بوون کە یەکێک تووشی لادانە بێ سەبەب هەیە ینی جەناب تەمەنێکی زۆرە لەگەڵەوەسا تەمەنەکە بە تەنیا کێشە نییە خۆزگە هەر جیاوازی تەمەنەکە بووە ئاسی ڕۆشنبیریەکەش کە مناڵم ئاسی ڕۆشنبیری ناڵم ئاسی زانستیەکە یعنی کە لێک تێ نەگەیشتنێکەیە ئاسی ڕۆشنبیری دەورە بینە حەز و ئارەزوو ئێستا ئافرەتە ئەوەی کە من لە نامەکانتانە لە ئیمێڵەکانە ئەم زۆر جا کێشەتان لەسەر ڕەنگی پەردەکان بووە چونکە ئەو لەو تەمەنێ حەز بە هەندی ڕەنگەکە ئێمە کە بچوینە تەمەنەوە ئەو ڕەنگانەمان لەوان ڕەنگی ترمان بۆ نمونە مشتە بەسیتەکانە قەنەفە نازانم چی لە بەخێوکردنی مناڵ لە کێشەیە ئەمانە ئەبواتۆ لە بەرچاو بگری برا بەڕێزەکەم ئەو لە بەرچاو بگردا ئەوە ئافرەتە تەمەنی لە تۆ بچووکترە لە هەمان کاتە لە خێزانەکەەوە هاتۆ پڕ لە کێشە بووە ویستێتی لە جەهەنمێ بچێ بۆ جەهەنمێکی تر بەزەومە بەسی نەبوو لە جەهەنمێ بچێ بە وای دەرچووە ئەیستێتی لەو جەهەنمە دەرچی بێتە بەهەشتەکەی تۆوە بەڵام بەداخەوە تۆش بەهۆی ئیش و بازرگانیەکەتەوە جا ئەوەی کێشەی تۆ نیە بە قوربان کێشەی زۆر خێزانی ترێمە و کەیسانەمان هەموو بینیوە پیاوەکەوەی زانیوە بەس پارە شەرتە ژنەکەی نقم کردو مناڵەکانی نقم کردووە لە پارە و لە مادە و لە تەکنەلۆژیا و لە ئەشیا و نازانچی بەڵام ئەوەی کە لە هەمووی گرنگترە لایانی دەرونی و عاتفیەکەی سۆزداریەکەیە ئەو بێبەش بووە